بەڕاستی ئێمە ئەمڕۆ گەڕینەوە بە ناوی سەرجەم مەعمەلەکانی بلۆک و 8 مەعمەل کە ژمارەیان ئەوەندەیە لەگەڵ ژمارەیەک مەعمەلی کۆنکرێتی چیمەنتۆ. ئێمە زەرمەندی یەکەمی لەو ناوەندەدا چونکە ئێستا بەهۆی بەرزبوونەوەی نرخی دۆلار ئێمە زەرمەندین و هەروەها ئەو مەوادەی کە هەمووی بۆمان دێ کوردستانەوە بەگران لە سەرمان دەوەستێ لە دەرواز سنووریەکانەوە بەگران لە سەرمان دەوەستێ. بۆیە ئێمە داوا دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان نرخەکانمان لەسەر کەم کاتەوە نرخی چیمەنتۆ. بۆیە ئێمە یادداشتنامەیەکمان هەیە ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستانی دەکەین، داوای دەکەین کە بە ناوی 8 مەعمەل بلۆکی کۆنکرێت و بلۆک لە سنووری پشدەر و ڕاپەڕین داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کەم داواکاریانمان بۆ جێبەجێ بکات. یەکەمیان چیمەنتۆمان بۆ دابین بکات یان نرخی چیمەنتۆ جێگیر بکات. بەڕاستی چونکە لە ماوەی 20 ڕۆژدا ئێمە 20 دلار چیمەنتۆمان لەسەر گران بووە، یعنی هەر ڕۆژەوە نرخێکە و تەلاعوب بە نرخەکان دەکرێت. دووهەمیان چیمەنتۆمان دووەمیان کارەبامان بۆ دابین بکات. بەڕاستی کارەبا دەڵی ترافیکە دێ و دەچێت کارەبا زەرەی زۆرشمان لە ئامێرە کارەبایەکانمان دەدا بەڕاستی و هەروەها مانگانە و ساڵانە پارەی گازێکی زۆرمان لەسەر دەوەستێ. بۆیە داوا دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان کارەبامان بۆ باش بکات و هەروەها نرخی کارەباشمان بۆ کەم کاتەوە. بەڕاستی یەکەی کارەبا زۆر لە سەمان دەوەستێ و هەروەها داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە پارەدانی کارەباشمان بە شێوەی قیز لێوەربگرێتەوە کە بە شێوەیەکی ڕێکخراوەی بۆمان جێبەجێ بکە. سێهەمینیان زەریبەشمان بۆ کەم کاتەوە، چونکە ئەمە ساڵانە زەریبێکی زۆر دەدەین بەڵام ئەو زەریبەیە ناچێتە خزمەت هاوڵاتیانەوە. بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین زەریبەکەشمان لەسەر کەم کاتەوە. چوارەهەمی خاڵیان کرێکاری کۆمەڵاتیمان لەسەر کەم کاتەوە یان هەر نەیهێڵێ لەبەر ئەوەی کرێکاری کۆمەڵایەتی کە ئەوان دێن بە ناوی کرێکارەوە وەریدەگرن، بەڵام لە کاتی هەر نەخۆشیەک یان برینداربوونێک زانداربوونی کرێکارێک هیچ ئەو کرێکارە سودمەند نابێت لەو پارەی کە بۆ نمونە ئێمە دیدەین لە مەقابلەوەیدا کۆمەڵاتیمان لێ وەردەگرن. پێنجەهەمینیان داوا دەکەین چیمەنتۆی ئێرانی هاوردە بکەین، چونکە چیمەنتۆی ئێرانی بۆمە هەرزانتر دەوەستێ. یعنی بەڕاستی چیمەنتۆی ئێرانی کە لە دەرەوە بە هەرزانتر دەوەستێ بە 45 دلار دەگات دەسمان، بەڵام چیمەنتۆی ناوخۆ کە بۆ خۆمان بەرهەمی دێنین هیچ دۆلاریش لەسەر ناوەستێ 71 دلار لە سەما دەوەستێ. بۆیە ئەگەر بێت و حکوومەتی هەرێمی کوردستان ئەو داواکاریمان جێبەجێ نەکا، بە فریای مەعمەلەکان نەکەوێ، هەموو مەعمەلەکان ئامادەین مەعمەل بلۆکان دابخین و هەروە ئەوەش دەبێتە هۆی زەرمەندبوونی زۆربەی گەنجان و پیشەوەرانی ئەم ناوچەیە. زیاتر لە 3000 کرێکار بێکار دەبێ. ئەمەش دەبێتە هۆی خۆپیشاندان خو دەبێتە هۆی ئاژاوەنانەوە گەنجان بەرەو ئاقاری تر بڕۆن ئەگەر ئینسان بێکار بێ. بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین نرخەکانمی چیمەنتۆمان بۆ جێگیر بکات، هەموو ڕۆژێک تەلاعوب بە نرخەکان نەکەن، داوا لە کۆمپانیای چیمەنتۆش دەکەین هەموو ڕۆژێک ئەو نرخانە بەرز نەکەنەوە کە نرخی دۆلار نەمێنێ بە چیمەنتۆ هەموومان بە دینار بدرێتێ. ئەمە چونکە زەرمەندیش زۆر بووینە، چونکە هەموو ئەو قەرزانی کە ئێمە لە ڕابردوو دەفرۆشمانە ئێستا پارەکەمان وەرنەگرتووە دەبێت بە دۆلار ئێمە بیکەینەوە دۆلار بیدەینەوە بە کابرای چیمەنتۆ. ئەمەش زەرر و زەریشی زۆرمان بەردەکەوێت، جاران بە 120 لە سەرمان بوو، ئێستا بە 145 دەبێ ئەمە بیگۆڕینەوە بیدەنە مەعمەلەکان و توجارەکان.